ببینن کۆلێرا چۆن ڕێڕەوی ژیان دەگۆڕێ. بەکتریای کۆلێرا زۆر ترسناکە. لەبەر ئەوەی بچووکە و نابیندرێ لە ڕووبارەکاندا گەشە دەکات. ئافرەتان بێ ئەوەی بزانێ ئەو نەخۆشیە لە ئاودا دەگوازێتەوە بۆ ماڵەکەی خۆی. هەروەها مێش بە پێیەکانی کۆلێرا هەڵدەگرێت و دەیگوازێتەوە و دەستی پیس هۆکارە بۆ گواستنەوەی کۆلێرا. بەکتریای کۆلێرا لە کاتی خواردنەوەی ئاودا دەچێتە جەستەی مرۆڤ و لە خواردن و لەسەر پەنجەکانیشت هەیە. بەیانیەکیان زوو هەستان. باوکم زۆر نەخۆش بوو، سکچوونی هەبوو، ڕەنگی وەک ئاوی برنج وا بوو. من زۆر ترسام، چوون بۆ داوای یارمەتی. تا ئەو کاتە هێندە پاسکلەکەم بە خێرایی لێ نەخوڕی بوو. هەرکە پەرستارەکە منی بینی زوو زانی کە باوکم تووشی کۆلێرا بووە. پێویستی بە شلەی مغەزیە بۆ ئەوەی بە زووترین کات هاوکاری بکات. سەرەتا لە ڕێگەی پارچە قماشێکی خاوێنەوە ئاوەکەمان پاڵاوت، پاشان بۆ ماوەی خولەکێک کوڵانمان. بۆ هەر لیترێک ئاو نیو کەوسکی بچووکی خوێ و 6 کەوسکی بچووکی شەکری دەوێت بۆ ئەوەی تامی وەک فرمێسکی لێبێت و نیمچە سوێر بێ. زۆر ترسام کە باوکم لە پێش چاوی خۆم لەدەست بدەم، بەڵام پاش وەرگرتنیشی لە گیراوەکە هێدی بەرەو باشتر چوو. پەرستارەکە بۆمی ڕوون کردەوە مەرج نییە هەموو توشبوویەک وەکو باوکتیان لێبێت، بەڵام نەخۆشەکە بە ئاسانی بڵاو دەبێتەوە. ئێستا دەمەوێت ئاوی پاک بۆ گوندەکەمان ببەم و فێریان بکەم چۆن خۆیان بپارێزن لە کۆلێرا. کچێکم بینی ئاوی لە ڕووبارەکە دەبرد، پێم گوت دەتوانی ئاوەکە خایان بکەیتەوە. بە تێکردنی کلۆریشیا و چاوەڕوانی نیو کاتژمێر. پیاوێکم بینی بە دەستی پیسەوە خەریک بۆ خواردنی دەخوارد. پێم گوت پێویستە پاش دەرچوون لە WC دەستەکان بە ئاو سابوون بشۆیت. تەندروست نییە ئەگەر دەستەکان خاوێن نەبێت نان بخۆیت. کەسێکم بینی لە قەراغ ڕووبارەکە دەستی بە ئاو دەگەیاند. پێم گوت پێویستە چاڵێکی تەندروست هەڵبکەنن کە 30 مەتر لە ڕووبارەکە دوور بێت. ئەمە زۆر گرنگە بۆ پاراستنی خاوێنی گوندەکەمان. دایکێکم بینی بە دەستی پیسەوە خواردنی ئامادە دەکرد. پێم گوت سەرەتا دەستەکان بە ئاو سابوون بشۆ، دواتر خواردنەکە بشۆ و پاکی بکە و پاشان دروستی بکە و هەمیشە بە گەرمی بیخۆن، لە مێش و مەگەز بیپارێزن. ڕێنماییمدا بە هەموو دانیشتوانی گوندەکەم. گەڕامەوە بۆ ماڵ بۆ ئەوەی باوکم ببینم. زۆر خۆشحاڵ بووم کە بینیم حاڵی باشە. ئێستا گوندەکەمان خاوێنە، ئێستا ئاوەکەمان پاک دەکەینەوە دەیکڵێنین بۆ ئەوەی تەندروست بین. هەمیشە کەرەستەی خاوێن بەکار بهێن و دەستی خۆتان بشۆن دوای دەرچوون لە WC خواردنەکان لە مێش و مەگەز بپارێزن. بەم شێوازە ژینگەکەت خاوێنە. دەستی خۆتان بشۆن لە پێش دروستکردنی خواردن و پێش خواردنی. بەو شێوەیە ژینگە پارێزراو دەبێت لە کۆلێرا. هەمیشە کار بکە بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایی، دەتوانی وا بکەی کە ژینگەکەت پاک و خاوێن بێت.